إبراهيم حمدان شروبكاري سياسي جي إسلام آباد لباكستان الجلمة بريس إبراهيم سبيداتا باش به هيدي جلو تدبيني وإسلام آباد في جاري ببيت فرياد راسا چارا سركنا آلوسترين كي شادا وري كورهان ديني مسر جهاني جهية شكرا لكم على هذه الاستضافة. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە گەڕی دووەمی دانوستانەکان لە نێوان شاندی دانوستانکاری ئەمریکا و ئێران لە ئیسلام ئاباد چاوەڕێی زۆر شتی لێ دەکرێت، چاوەڕێی ئەنجامی باشی لێ دەکرێت. ئەم دانوستانە دوای گەڕی یەکەم بوو کە لە ماوەی هەفتەی ڕابردوو لێرە لە ئیسلام ئاباد بەڕێوەچوو هۆکاری ئەوەی کە هەفتەی ڕابردوو نەیانتوانی بگەنە ڕێککەوتن لەسەر زۆر خاڵ، بۆیە شاندی ئەمریکا لە دانوستانەکان کشابووە دوای گەڕی یەکەم. بەڵام دوای ئەوەی ئیسلام ئاباد نێوەندگیری کرد، هەرچەندە 21 کاتژمێر لەسەر یەک گفتوگۆ کرابوو بەڵام ڕێککەوتن نەکرابوو، ئیسلام ئاباد جارێکی دیکە نێوەندگیری کرد، هەوڵیدا دۆخەکە بگەڕێنێتەوە ئاستی خۆی، وەکو ئەوەی کە باز دەکرێت لە گەڕی یەکەمدا سێ هێڵی سوور هەبوون کە نابووە ئێران بیان بەزێنێت و ئێستاش ئەوان پێشمەرجیان هەیە، دەڵێن کە سێ هێڵ هەن نابێ ئەوان جارێکی دیکە بیبەزێنن. بەر لە هەموو شتێک ئێران دەبێ بێبەش بێت لە پیتاندنی یۆرانیۆم و هەروەها لە دەستڕاگەیشتن بە چکی ئەتۆمی، دەست داگرتنی تەواوەتی بەسەی گەروی هورمز بابەتێکی دیکەی ڕەتکراوەیە و هەروەها دەبێ ئاگربەست و برانج بگرێتەوە. کەواتە چارچوبەیە خواڵێنتە دەستنیشانکردی ئیران بە ئیسرارە و مافێوەیە بۆ پیتاندنە یۆرانیومێ بە هیچ ئاوەیەکی جامەدەنیە یۆرانیومە بۆ دەربە بێتە شاندن و دەبێژە مافێمەیە دەست بە سەرداگرتنە گەرویە هورمز جێیە. کەواتە لە گۆر ئەوە تێتە گوتن بۆ چنین جودا هەنە نابینە هەردوو ئالیان. تاکو ئێستا ڕاستە کە ناکۆکی زۆر هەیە لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها ئێران، بەڵام ڕۆڵی پاکستان لەم نێوەندەدا ڕۆڵێکی ئەرێنیە، بە تایبەتی ڕۆڵی شەهباز شەریف سەرۆکوەزیرانی پاکستان ڕۆڵێکی زۆر گرنگ و یەکلاکەرەوە لەم پرۆسەیەدا دەگێڕێت. سەرۆکوەزیرانی پاکستان شەهباز شەریف لە پرۆسەی پەیوەندی بەستن و جیۆسیاسی لە ناوچەکە بەردەوامە، ئامانجی ئەوەیە کە گرژەکان سەرەتا لە نێوان ئێران و ئەمریکا کەم بکاتەوە بۆی بتوانین کۆنتڕۆل یاخود سنوورێک بۆ ئەم پەرسەنە دابنین. بەڵێ هەڵبەتە ئیدی سروشتێ پرسگیرێکین دەڤەرێ ئەڤەیە gelek گوتو بێش تێ نەکردن، gelek gerên danûstana tê nekirin, gelek babet hervekirîna nagihne encam jî. Gelo biyata wê sibê İran û Emerîka gehne çarçûveyekî hevbeş ku behsê wî çarçûvê tê tekirin. Ew çarçûve çi ye? Ya girbez bête dirêjkirin, wê tundî bi qewme, veke Tramdûyî jî gotî dibe careke din şer bi qewme. هیچ گومانێک لەوەدا نییە کە ئەم دانوستانانەی سبەی لە ئیسلام ئاباد دەست پێ دەکەن یەکلاکەرەوە دەبن، زۆر گرنگ دەبن و من پێم وایە دانوستانەکان بە زۆرێک لە دڵە ڕاوکێ لە نێوان هەردوو لایەنەکان دەست پێ دەکەن، بەڵام ئێران ئەو پەڵی هەوڵی خۆی دەخاتە گەڵ بۆ ئەوەی ئەم ڕێککەوتنە بە ئەنجام بگەێنێت و دەوێت بە هەر شێوازێکە بێت ڕێککەوتنێک بکرێت. پاکستانیش لای خۆی دەیەوێت هەردوو لایەن لەسەر هێڵێکی ئەرێنی بەردەوام بن، بابەتی نەرێنی لە نێوانیاندا نەبێ، بۆ دۆزینەوەی چارەسەرێکی کۆتایی بۆ ئەم قەیرانە. پاکستان باش لەوە تێدەگات کە ئەم ڕێککەوتنە ئاسان نییە
سەختە و باش لەوە تێدەگات لەوەی کە پەیوەستە بە ترامپ چی دەکات ئەگەر بێت و ئەم دانوستانانە شکست بێنن ڕێکەوتنەکان شکست بێنن لەو باوەڕدام سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەم قسانە تەنیا بۆ ئەوە دەکا کە کاتی زیاتر وە دەست بخات و دەیەوێ گوشاری زیاتر لەسەر ئێران دروست بکە بۆچی بۆ ئەوەی دڵنیا بێتەوە لەوەی ئێران دەستی بە چەکی ئەتۆم نەگات و دەست بەسەر گەروی هورمزدا نەگرێت. ترامپ پێشتر ئەم قسانەی ڕوون کردوێتەوە گوتوویەتی ئەگەر ڕێکەوتن نەکرێت لە نێوان هەردووشاندا هێرش دەکاتە سەر ئێران بەم شێوێ بەڵام دەتوانین ئەوە بڵێین جارێ زوو بۆی پێش ڕووداوەکان بکەوین سبەی دانوستان دەکرێت لە دانوستانەکان ئەوە ڕوون و زوڵال دەبێت کە هەنگاوی داهاتووسی دەبێت قۆناغی داهاتوو چی پێ بله رئیس ابراهیم تا بحثی روله پاکستانی کرد البته روله پاکستان دبان گواردن جیوپولیتیکن دبر حتی نه روله نبوده دیار نبوده لنها پاکستان رولی لچاره سرکنا گرینگترین پرزگیری کاده ورده بینه بیاتا اگر سرک وزیرین پاکستانی سرفرماندار ارتشا پاکستانی بگهنه در انجام کو عبدالله کو 47 سال نابینانا کو که شر خناوی دست بکریه وان آلیان بگهنی تهبدو رکفتن بیت کرن گلو و پاکستان پیگه برف کی وبه طبعا هذه المرة الأولى التي أما جارية كما كباكستان طواوي هيز وتواناي خوي خستو قر باكستان بكردي ديويت كوتاي بم قيرانة بينت كوتاي بم كيشير نيوان لاينة كان بينت باكستان ديويت سار سريكي ريشي سلامت ئاسایش بدۆزێتەوە تەنیا لە پێناو ئێران و ئەمریکا نا بەڵکو پاکستان و وڵاتانی دەوروبەر زیانیان پێگەیشتووە تەنانەت خودی پاکستان کە زیانی لەوە پێگەیشتووە کە گەروی هورمز داخراوە داخستنی بەردەوامی گەروی هورمز زیانی بە ئابووری پاکستان گەیاندووە نرخی کاڵاو کەلوپەل و بەرهەم و پێترۆل گران بووە شتی دیکەش کە خەڵکی پاکستان بە شێوەیەکی نیمچە ڕۆژانە بەکاری دەهێنێت نرخی بەرز بووتەوە داخرانی بەردەوامی گەروی هورمز زیانی زۆر گەورەی بە پاکستان گەیاندووە پاکستان هیوای لەسەر سەرخستنی بله برئیس ابراهیم البته سەدەما وی شەڕی بازارên cîhanî hemû tuşî îflasê bûne yanî rewşan gelekî xirab e yanî bandoriyên vî şerî nektinê çarçûbê herêmê da qetîj bine di çarçûbê hemû cîhanê da xwedî de kevata gelo derencam ku eger ev got û bêje sergirtin aştî peyda bû bêguman wê karvedanekî erêniya cîhanî hebe wî demî gelo eger nobel kesekê destên şamke ku xelatî werbigire bidît nate Mesut Pezişkan e Donald Trump e yan serek vezîrên Pakistanê edekî jê şwan hejî bît تاکو ئەم ساتە ئێمە ناتوانین بەڕاستی حکم لەسەر ئەم بابەتە گرێمانە کێ یاخود بڵێن شەهباز شەریف یان سەرۆکی ئێران یان ترامپ کامیان قسەی کۆتایی دەبێت لەسەر ئەم بابەتە کامیان خەڵاتی ئاشتی وەردەگرێت ئەم بابەتە دەکرێ بڵێن ئەو کاتە بە تاو یەکلایی دەبێتەوە کە دانوستان لە نێوان هەردوو لایەنەکاندا بە شتێک بگات
و هەردوو لا پابند بن بە ئاگربەست کە نێوەندگیری لەلایەن پاکستانەوە دەکرێت ئەگەر بێت و پێشێلی ئاگربەستیش بکرێ بێگومان لێکەوتەی دیکە دەبێت. وڵاتانی ناوچەکە وڵاتانی دراوسێ ڕۆڵیان لەوە دەبێ و باش لەوە تێدەگەن کێ شایانی خەڵاتی ئاشتیە بەڕێز شەهباز شەریف بەڕێز سەرۆکی کۆماری ئێران. ولبرس إبراهيم حمدان شربكاري سياسي جي إسلام آباد پایتەختە پاکستانی گەلمە بوو گەلێ سوپاس.